ئازانی کورسانی و سڵاوتان لێبێت ئێوارەتان باش نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی ئەم ڕۆژمان ئینشاءالله قبول بوو بێت لە بەرنامی خەرمانەوە لەگەڵتانینم ئێوارەیەش بۆ هاوکاریکردنی خێزانێکی تری هەژار کە بەڕاستی بۆ ئەم مانگی ڕەمەزانە پێویستیان بەوەیە کە هاوکاری بکرێن بەرە و کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزان دەچین و نزیک دەبینەوە لە جەژنی پیرۆزی ڕەمەزان و بە تایبەت لە کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزان خەڵک زیاتر حەز دەکات کە خێر و خێرات بکە بۆیە ئامانجنە بەرنامەی ئێمەش ئەوەیە ئەو خێزانانەی کە دەیانهێنینە بەرنامەکە چیرۆکەکانی ژیانی خۆیان باس دەکەن بتوانن لەڕێی بەرنامەکەی ئێمەوە لەلایەن خێرخوازانەوە هاوکاری بکرێن بۆ ئەم ئێوارەیەش خاتوونێک لەگەڵ ئێمە ئامادەیە کە دەمانەوێت لە زاری خۆیەوە گوێبیستی چیرۆکی ژیانی بین کە لە چه قورساییەک و لە چه بارگرانیەکدایە ژیانی ئەم خاتوونە خاتونیان زۆر بەخێر بێ. زۆر سپاس. سپاس کە بەرنامەکەی ئێمەت قبول کرد. زۆر سپاسیەوە. ئەنجا ئێمە بێکەوە دەچین کاسەیەک دەکەین. زۆر باشە؟ باشەکە. خوشکانت کەمێک گفتوگۆشەکەین. هەر زۆر ئاسایە خوشکی عەزیز. بەزانم سپاس دەکەم. زۆر سپاس. باسێکی ژیانی خۆتم بۆ بکات طبعاً تۆ ئێستا خەڵک ناتبینێ دەم و چاوت بەس من کە ئەتبینم لەگەڵتم ئەزانم کە خاتوونێکی گەنجی جوان بەڵام پێچێ زۆر بەزوی وەکو لای خۆمان دەڵێن لێی قەوما بێ. جا باسێکی ژیانی خۆتم بۆ بکە تۆکەی هاوسەرگیریت کردووە چەند منداڵت هەیە لەکوێدا ئیتر ژیانی تۆ پەکی کەوت؟ دەمێکەیە هاوسەرگیریم کردووە 3 منداڵم هەیە. بەڵێ. ئیتر دەردینە کاڵێک کە لێم قەوما باوکیان مردووە. بەڵێ. ئیتر هەتا سوپاس هەتا ئێستاکێنە خۆم هەر بە کرێکاری و ئەستا پێەکانی خۆم وەستاوم. 3 مناڵە هەیە؟ بەڵێ. تەمەنیان چەنە؟ 19 و 15 و 12. باشە چەند ساڵە مێردت وەفاتی کردو هاوسەرەکەت؟ 12 خۆش 12 ساڵ. تەمەنی کوڕە بچکۆلەکەم. یعنی ئەو کات مناڵە بچووکەکەت زۆر بچوو؟ زۆر بچووک 20 شەو بوو. 20 شەو بوو؟ بەڵ. کە ئیتر باوکی نەدیوە باوکی وەفاتی کردووە. ئیتر لەو کاتەوە تو خۆت بە تەنیا ئەرکی بە خێوکردنی 12 ساڵیانی ئەرکی بە خێوکردنی ئەم منداڵانت گرتووەتە ئەستۆ. بەچی مناڵەکانت گەورە کرد؟ وڵای بەچی هەر بە کرێکاری تەکرد؟ نانەوایی ئتر وەستای کولێرە و ئتر ئاوە و لەونە. ئەو توانی شتێک پێیاکەی بۆ پاش بەخێوکردنی ئێستا چونکم نەخۆشم ناتوان. چی بوون و ئیشانی کاو کرد؟ کولێرە لێیان و نانکردنەوە ئتر ئام جۆرە ئیشانە بەس ئیشی نانەوایی. ئیشی نانەوایی. حەزت لێیە؟ وڵای بە حەز خۆم حەزم لێ نییە بەستر ئەوم پێ باشتر. یعنی لێت ئەزانی لە ئیشەکە؟ بەڵێ. وڵی خۆش لەبەرەوەی قیشەکە زۆر قورسە. بەڵێ. بەزێتر ئیشی خەیاتیشتن نازانم خەیاتیش باشە بەس خەیاتی نازانم. بەڵێ. یعنی چەند ساڵ ئاوە بەردەوام بووی لەسەر ئیشکردن؟ هەتاوەکو پار. تا پاریش 12 ساڵ تۆ بەردەوام ئیشت کردووە بۆ بەس ئەم ساڵ ئیشم نەکردووە. بەڵێ. داوا لە خواگیانەکەم تەندروستیم باشتر بێ لەبەرێ بکەمە سەر پێیەکانی خۆم و بتوانم ئەم ناڵانە باشتر بەخێوکەم. بۆچی وەستاوی لە ئیشکردن؟ لەبەرێ تووشی ڕەبۆی کردم تووشی ئینزیلاقی کردم تووشی کۆمەڵی گوێرگرفتیری. بەهۆی ئیشکردنەوە وات لێ هات؟ بەڵێ. دکتۆر ئەڵێ نابێ ئیش بکەی؟ دکتۆری زنی ئەمەڵێ نابێ ئیشکەی. نابێ ئیش بکەی. حاڵەتەکانت چین کە بێتاقەتە بیت یعنی بەڕاستی کە نەتوانیت ئیش بکەی؟ زۆر تەنگە نەفەسە تەنە نەفەسە دروام لێ جاوای ئاگام لە خۆم نامێنێ بێهۆشە بیت. هەناسە زۆر بە قورسەیە. بێ بەردەوام عیلاج بەکاربێنی؟ بەڵێ. توانای کڕینی عیلاجەکانی خۆتە هەیە؟ وەڵی بە قەرز و ئیتر دکتۆر دوو ژەمی بۆ دانا و من ژەمێکی خۆم بزانم باشترێکم نای خۆم هەڵەگرم بۆ ژەمێکی کە بۆی کەمترین عیلاج بکڕیت و زۆرترین کات لات بمێنێتەوە. تۆسێک باسی ئەو کاتم بۆ بکە کە باست لەوە کردوتە لە تەمەنی کوڕە بچووکەکەمەوە ئیتر بێباوک بوون و تۆ بە تەنیا ئەرکی بەخێوکردنی 3 منداڵت گرتە ئەستۆ. ڕەنگە ئێستا زۆر جاردانیشی لەگەڵ خۆتاها قساکەی ئەڵێ ئای چیم تێپەڕان؟ زۆرم تێپەڕان. باسێکی ئەوەم بۆ بکە کە چیت تێپەڕان؟
وڵی ئەو بارگرانیانە چی بوون کە لە سەرشانی بارگرانیانە چی بوو لە بەخێوکردنی ئەو مناڵانەیە ئەو مناڵانە تا شتێکم بۆیانەکڕ شتێکی کەیان نامە خواردنیان نامە جاری وە هەیە ینی بە هەفتە منانە ماستم یاوە پێ ئەوەندە ئەوە دۆخت خراپەوە کێ هاوکارت بوو وڵی خاوەن ماڵەکە زۆر باشون کەیشم لەگەڵیانناکە هاوکاریانە کردم بەڵێ تر دراوسەکانم یەک دوودانەیەکیان زۆر باشن هاوکاریان کردوم هەتا ئێستاش چاویان لێمە ینی باسی لەوە کردوتە خاوەن ماڵەکە ینی کرێچیت مانی چەنێ مانی 250,000 بەچی خێرخواست کرێکاری خۆم تا ئێستاوا کردوتە کە ئیشت کردووە بەشێکی داوە بە کرێخانوەکە بەڵام ئێستا کە هیچ ئیشێکیش ناکەیت ئێستا کێناوەتی هیچ ناکەم سێ کرێخان و قەرزدارم سێ کرێخانوت لەلایە بۆت نەدراوە بۆم نەدراوە ئەی ساحب ماڵەکە هاوکاری دەکا ساحب ماڵەکە باشە لەگەڵ ما بەس ترەویش حەقی خۆیەتی تەوانەوەی خانوویەوە بەکرێ بۆی کرێوەگرێ تا ئێستا کە ئێمە بەرناماکەین تۆ سێ کرێخانوت لایە باشە مناڵەکانت تەلەبەن باڵێ هەرسێکیان تەلەبەن هەرسێکیان پۆلی چەندن پۆلی 11 و دەرکە و دوانی گەشتم 10 و 9 بەڵێ کوڕ و کچت هەیە کچێک و دوو کوڕ کچەکەت گەورەکەتە بڵێ حەز و ئارەزووی ئەوان چی ینی قەت قسەت لەگەڵ کردوون ئارەزویان زۆرە ئەتانەوێ ببن بەچی حەستان لە چییە بۆ یەها بۆ پاشە ڕۆژێک بۆ خۆیان و دواتر بۆ تۆش هاوکارێکی باش بن حەز و ئارەزویان زۆرە بڵێ کچەکەم حەزیڵێ حەزەکەم بە بەشی قانون ئێوە ببێتە پارێزەر هاوکاریانیت زۆری خەونەکانیان بێن نەدی زۆریش خۆیان باشن لە مەکتەب باشن سوپاس بۆ خاڵم باو خۆمیان لێ نییە خۆتی چی خوێندووە خۆم کەمە خوێندووە بۆ ئەو کات بۆچی خۆت نەتوانی بخوێنی خۆمەتر هەر بە زووی هاوسەرگیریم کردتر کێشەکەەوە لەبەر هاوسەرگیری وازە لە خوێندنێنە پەشیمانی لەوە زۆر هێڵی ئەو غەڵەتە بەسەر کچەکە تا تێپەڕێ قەت نایڵم هەتا خوێندن تەواو نەکات خوامەیەڵە شوبکە هەتا ئاواتی خۆی بەدینێنێ قەت نایڵم شوبکە هاوسەرگیریەکە هەر ئەکرێ بەڵام خوێندن ئەگەر ینی لێدا بڕای تۆزێ قورسە بتوانی بچیتەوە سەر خوێندن و من هەمیشاڵم بە تایبەت بۆ ئافرەت شەهادەی خۆتت لە گیرفان نابێت ژیان بگەڕێت شتێک موچەی خۆتت هەبێت بۆچی لەبەرەوەی ئەڵی ژیان بگەڕایەتەوە قەت شوم ناکرد نەبەخوا ئەزانی چۆنە ئەدویست بخوێنی ئەویست بخوێنم بە ئاواتی خۆم بگەم زروفی منیش ماخستە و چاڵەشەوە زروفی منیش لیان تێکیان نانێش بخوێنم ماڵی باوکت ڕێگر بوونەوە کات ماڵی باوکم نا خوشکێکە بەڵێ کەواتە دایک بە تایبەت بۆ کچ هاوڕێیە زۆر ئەو شتانێک ئەو چیرۆکانی لە ژیانی خۆتە بوونەتە خەفەت بۆت نایڵی بەسەر کچەکە تا بێتەوە بۆیە تاکیدم کچەکەت ئاوا قفڵەکەی کچەکەم خۆی سێ ژیانی منە کاڵێ هەموو تەمانم نایڵم وەک تۆم لێبێ زۆر خەفەت لە منەخوا خەفەتی لێخوا زۆر هەستەکەم خۆشت ینی بەدەم و چاو تا دیارە زۆر خەفەتە خۆی زۆر هەر بەشێکی لەوانەیە ئەو تەنە نەفەسی و نەخۆشی و شتەشت ئەوە بێ کە زۆر بیرەکەیتەوە بەڵێ دکتۆر وای پێوتم تێ قەلەقی زۆر تێروا بڕا جەڵدە لێتەیە باشە تۆ مەرحلە قورسەکە تا ڕادێت یەپەڕان تۆ منداڵت لە شیرە خۆرەیەوە گەورە کردووە شکر لەخوا بەزییا بێسە مناڵەکانت گەورن یعنی چوونەتە مەرحلەیەک ئەها ئەڵین لە خەم ڕەخساون چی ئەوەندە تۆ خەفەت ئەیە بە تۆ کە دانیشی بەردەوام بیرکەیتەوە خەفەت بی بەخۆ مەسرەفیان قورسترە تەنها لەبەن هەچەنەوەش کەم نیێتان بانەڵین بە تەنها ینی خراپی دۆخی ئابووری پاسیانەوێت خواردنی زیاتریانەوێت بڵێ کچەکەم لە مەکتەبە زۆر ینی ئەرکیان قورستر بووە بەڵێ ئەوش حەزەکەوەکو تەلەبەکانی کە بژی دەرەقەتیان نایی لە ڕۆمادیەکەەوە ئەڵم بەڵێ ینی قورس چەنە ڕاکەم فریان ناکەوت قەت هەبووە داوای شتێک بکەن پێداویستێکی مەکتەب پارە خواردنێکی سەر سفرا بەڵێ دەست بنێ بە ڕویانەوە نەتوانی ویان بکەی بەڵێ
کچەکەم ماوەیەکی زۆر وازی لە مەکتەبێنە لەبەر چاکەتێ لەبەرێک چاکەت بەڵێ بۆ نەیبوو چاکەت نەبوو لەبەریکا بۆ مەکتەب نەیبوو باران و سەرمایەکی زۆر زۆریش بوو بەڵێ ببوورە دڵی خۆتان مەکە ئێمە وتمان پیاسەیەکەکەین و تۆزێ قساکەین بەڵام تکایە با فرمێسکت نەبینم وازی لە مەکتەب هێنا بەڵام شکور خۆ ئێستا چۆتەوە بەرخوێندن خۆت ئاسایی کەرەوە قورسە بۆ دایکێک کە منداڵەکەی داوای شتێک بکە نەتوانێت بۆی بکە قورسە بۆ دایکێک کە کچەکەی لەبەر ئەوەی چاکەتێک نییە لەبەری بکە بۆ مەکتەب وازی لە خوێندن هێنابێ بەڵام تۆ ئافرەتێکی کە خۆت باشتر ئەزانی کە چەند سەختی تێپەڕانوە نابێ هیچ کات بێ ئومێدبی بەڕاستی جا تۆ هەردانیشی خەفەت لەو شتانە بخۆی کە ڕوویان ناوە لە ڕابردوو چۆن نەتوانی بەردەوام بی تۆ سێ منداڵت هەیە یعنی ئەوەی هەیەەوەنیانە تۆ ئێستا هەم دایکی هەم باوشی بۆ منداڵەکان وایە بۆی ئەبێ زۆر لەوە زیاتر بەهێزبی بۆی تا ئەڵێ مناڵەکانت ئەخەیتە سەر ماڵ و حاڵی خۆیان تا ئەوەی منداڵەکانت لەسەر پێی خۆیان بوەستن خۆ ئێستا کچەکە چۆتەوە بەرخوێندن سوپاس بۆ خوا ینی ڕاستە بڵێ 25 شەو نەڕۆیشتوانێت ڕۆڵێکیان بڕۆی دێکێک چاوێکی لەو نێستێر مەکە نەخم تەمووی تەلەبەی گەورن بڵێ تەمی شەسان بڵێ چاکەتێکی لەنگەم بۆ کڕی بڵێ های 4,000 بەوە حەل بوو حەل بوو بەس داوام زۆر لە کەس و کارم کە یەکێک ناو من ویستم ئەوە بڵێم باشە یعنی تۆ لەبەر خاتری یەک چاکەت منداڵەکەت خەریک بوو واز لە مەکتەب کچەکەت کە چەند یعنی پێویستە خوێندن بە تایبەت بۆ کەچ کەسێک نەبوو ڕووی تێ بکەی بڵێ کچەکەم لەبەر چاکەتێک خەریکە خوێندنەکەی لە دەستە زۆرم پیان و بڵێ بەخۆش بە هەمووی هیچی دەستی نێنە 20,000 باتە بێن بە چاکەتێ بووی هەسام ڕۆشتم چاکەتێکی لەنگەم بۆ کڕی هەتا ئێستا شەوە لە بەرەکە تەنات مامۆستاکەوت بکچم بەوە لە دایک بوویتە هاتۆ زۆر زۆر گریە یعنی مامۆستاکەی تعلیقی لێ وتی تۆ بۆ چاکەتەوە لە دایک بووی لەبەر بەردەوام و چاکەتە لە بەرەکە هاوار ئەوانەی کە هاوکاریت ناکەن لە کاتێکی وایە وەکوترێنە ماڵە نایان من نەبوونم کەس بەلامانە لەبەرەوەی کە نەبووی کەس هاتو چۆت ناکە هیچ لە کەس و کار لە یەک خۆشیەکەم هەموو شۆمەکە تێ هە باقی هەموو شۆم ناکە تۆش ناچی دەی شوێنێک یەک شوێن ناچم بەردەوام تۆ لە ماڵەوەی بەردەوام لەو دووهۆ هەیوانەیە بەردەوام لەو دووهۆ هەیوانەی بەردەوام دانیشتی بیرەکەیت و بەردەوام دانیشتی خەفەتە خۆی ئێ وڵات تۆ ئەمە ئەتێ خۆت بکوژی بۆ ئەکە ینی بۆ هەوڵ نایی لەگەڵ مناڵەکان تا جێک بگۆڕی مناڵەکانم زۆر تامەزرێشتن حەزیان بە ماڵی خۆشە حەزیان بەشتی جوانە حەزیان بە گەڕانە گەڕان پارێ ناچنە دەرەوە ناچن دەبڕی کە بەڵێ پارەت پێ نییە بەڵێ کوڕەکانیشم سێرێ مۆبایلەکەن ئەڵێ و جلە جوانە ئەو شوێنە خۆشە لە ناخم ڕووخا مستەری نابر توانای ئیشکردنیان نییە نیە جارە تەلەبەن ناتوانن شیشێ بکەن باشە باست لەوە کرد کە پێشتر مەسەلەن تۆ خۆت ئیشت کردووە ژێوی ژیانی خۆت و منداڵەکان و کرێ خان و هەموو ئەمانەت دەرکردووە بەڵام لە ئێستاە کە تۆ ناتوانانی ئیش بکەی ینی دکتۆر و توێتی نابێت ئیش بکەیت تەندروستیت باش نییە لەگەڵیشیدا کرێکیت لەگەڵیشیدا سێ منداڵی تەلەبەت هەیە لەگەڵیشیدا ئەوە کەس و کارەکەتن کە بۆ کڕینی چاکەتی منداڵەکەت هاوکاریان نەکردووی بژێوی ژیانتان لەسەر چییە؟ پێڵم بژێ ژیانی من هیچ شتێک نییە ئێستا هیچ کارم هەیە نەموچەمەیە نە بەخێوکەرم هەیە نە خانوو هەیە هیچ چۆن ناڕوخێ چۆن ناگری خواردنی ئێوارەی سەر سفرەی کە حازری بکەی بەچی؟ خۆجاری وایە پێم وتوین هەفتەی منان و ماستە بە ئێستاشەوە؟ بەڵێ تریاوە لە مانگی ڕەمەزان هەستە بەتە خۆرا کوشتمان بۆیە خوانێ بڕەوەی کە بۆمانێت بۆیانی لێنێ ئەگەر ئەوانە نەبێت یعنی حاڵەت هەبووە کە
برنج و ڕۆنەکەش لە ماڵانە بێت تەنها برنجشیان بۆ لێنێ بەڵێ مارکێتی پەنام چەندها جابایی 50,000 شتمێنەوە بە قەرز بە قەرز خۆ قەرزی شەبێ بدرێتەوە کە یەکێ شتێکم بۆێنە خێرایی بەمەوانەڵم بازیانەکە ڕۆژانی مناڵەکان خۆ مناڵانە گەورن کاچن بۆ مەکتب پێویستیان بە شتێک لە گیفانیانە خۆ کچەکە مەڵێ دایکە ڕەفیقی من وەرەقە وردەکات و لە حان خوا 500 ئەگەر پێشم بێت پۆلی چەنە کچە گەورەکە و 11 پۆلی 11 علمیە پۆلی 11 بۆ مەکتب 500 دیناری تێ قەناعەتیان بە وەزعەکە هەیە قەناعەتیان هەیە لەبات تۆ خەفەت نەخۆی تەنها لەبەرەوەی تۆ خەفەت نەخۆی ئەوان لە ماڵە ینی وتت حەزیان لە ماڵی جوانە حەزیان لە شتی جوانە چ شتێکەیە کە لە ماڵە زۆر زەڕور بێ و ئاخت بۆ هەڵکێشا بێ و تا ئێستا نەوتوانی بێ بیکڕی باوەڕەکەت تا پاری جلمان لە عەلاگەیە کەنتۆرتان نەبوو بەڵێ کانتۆرێکیان بۆێنانە خێرخواز ینی لە شتی ماڵی شاتۆ هەر هیچم نەبوو دەگرێت پارچەی نێکێک داواکاری چییە؟ خەڵک ئێستا گویان لە تۆیە تۆ بەرنامەکەی ئێمە لەمانی ڕەمەزانایە خەڵک گویان لە تۆیە لەوانەیە کەسێکە بێ بێوێ خێرێکە ئەو خێرە بۆ تۆ بێنێ داواکاری تۆ چیە لە خەڵک؟ داواکاری من ئەوەیە ئەترەوەی کە گوێ لەم قسانەی منە و بیستینی ئەم قسانەی منە بەڵێ ئەگەرێکی لە توانای هەچ خێرخوازێکە هەیە من داوایەک سیمەتریەکەکەم کە هۆدەیەک و بەرهەیوانێکە لەمە ڕەزالاتە نەجاتمە ئەوەی کە پێیەکەم نەیەم بە کرێخان و بیەم بەدە مناڵەکان تۆ گەورەترین کێشت لە ئێستا کرێخانوەکەی ئەگەڕی تۆ بۆ ئیش جارێکی تر باسی کرد باشیت لە ئێستاە و عیلاج بەکارێنی و بەسیشێک ڕێنمایی کردووی کە ئیش نەکەی بەڵام ئەگەر بزانیت خۆت تۆزێک باش ئەبی تو ینی معیشەتەکە ئاوایە و ناڕوا بەڕێوە با بڵێ ڕاستی ینی بیر لەو ئەەکەی تۆ جارێکی تر بە ئیشێکی ئاسانتر تۆز ئەها زۆر بتوانانی ئازێتی خۆشت نەیە جارێک تر بچیتەوە سەر ئیش کەمە سەرپیەکانی خۆم ئامادە میشکەم لەبەر مناڵەکان هیچ شتێک نیە لە ماڵەوە بتوانی بیکەی بۆەوەی هیلاکت نەکە نەبەخوای گەورە شارەزانانی هیچی وانی چنین و ئەو شتانە پرسیارت کردووە ینی لە بیرکردنەوە تا هەیە جارێکی تر لە پلان تا هەیە ئەنی بیرە لێ کردوێتەوە کە ئیش بکەیتەوە ئەگەر باش من بەڵێ لەبەرەوەی دڵم خۆیان چاکەم بکەیتەوانێ لەبەرەوەی احتیاجی دەستی هیچ کەسێ نەبم بۆ خۆمیشکەم زۆر ناخۆشە داوای هاوکاری بکەیت زۆربەی ڕوو تەشکێنێ ڕوو تەشکێنێ بەڵێ قەتە بۆ داوای هاوکاری لە کەسێ بکەیت و ڕوو بشکێنێ بەڵێ بەڵێ ڕوو تەشکێن هەڵێ گەنجی بۆ ناڕێ بە خۆیشکەیت دراوسەکانی خۆ چواردەورەکەت هاوکاری دەکەن بەس باشن هاوکاریان نەکردو لە زەخیرە لە مادی خواردن و ئەو شتانە چونکە یەکەم ئێمە کە بە ڕۆژووین نابێت درۆ بکەین دوو لە تۆ وایە ڕاست ژیانی ژەوە نایەنێ درۆی بۆ بکەیت ڕاست یان بۆ پارچە زەخیرێ یان بۆ شتێدانیشی درۆ بکەی نەخێن قەنانی حرام بە مناڵ نایە هێشتا تۆ ئاوا بیرەکەیتەوە بەڵێ ئەنی کێشەونی ئەگەرنان لە ماڵەکەتان نەبێ بەڵام بە شێوەیەک نەبێت خەڵوی بۆ ناکەم بۆ نان بەڵام تۆ ببوورە ڕووی دەمم لە جەنابت نەبێ درۆ ناکەی یعنی تۆ ئەمە وەزعی تۆیە ئەمە ژیانی تۆیە بەڵێ 20,000 سوێنە خۆن بە درۆ بۆ شتێک نەخێر من قەت لەگەڵەوەیانی یعنی تۆ جاری وا بەڵی بە هەفتەم نان و ماستە خۆین بەڵێ کەواتە ئەگەر تۆ بڵی من پێویستم بە کیلۆیە برنجە یان دۆشاوێکە یان زەیتەکە ئەمە درۆ نییە بەخوا وەنیە بەڵام تۆ عیزەتی نەفسی خۆت ئەوەندە بەرزە ڕێگەت پێ نایە یعنی هەمیشە ئەوانی کە هەژارن هەمومان ئەوانی کە ینی دەخلێکی مەحدودمان هەیە دایمەن بیر لە عیباکەینەوە وەنیە یعنی مشکلت نییە گەر بە برسێتی ڕۆژ بکەیتەوە بەڵام کەسێک قسێکی بەنەوەیکت پێ نەڵێ من پارەکە کوڕەکەورەکەم بەڵێ زۆر حەزی لە چایە هەر هاتۆڕەتی دایکە بە چالێنانی وتم تااقەتم نیدایکە بە چالێنانی نەمان بوو چاتان هەر قسەمەیەنایە پێش بەڵێ یەک دوو ڕۆژێک تقریب هەفتەیەکی بەسەر ڕۆتی دایکە تۆر چالێنانی خۆمە چم لێنم
وڵی ڕۆڵە گیان حەز ناکەم درۆ لەگەڵاکەم وڵی چامان نییە 1 هەفتە بوو چاتان نەبوو نەمان نەچا نەشەکر هیچ شتێک ئێ باشە زۆر تەبیعیە یعنی بای ئەوە خۆ تۆ بۆ ئەڵی دراوسێ ینی لە خۆت ڕانەبینی بچی لە دراوسێکە داوای ئەمە نەچاپی کاڵێم باشە دراوسێمە بڵێ بەدی ئەو دیوادی پێشم ناتر بڵێ تەلەفۆنێکم بۆ کەچووکم سوێنی یامە تێمە خوشکیەکی نەچێکە پێویست بوو پێم نەڵێ لێت دڵگرانە بم وەڵامیش تەلەفۆنێکم بۆ کرد 12 شەو بارانی شەباری بە گریانەوە تی بۆ ئاکەی تومەڵی شتێکی ئاوایی هەیە 1 هەفتەیە کوڕەکەم داوای چاکانی لە ماڵما بڵێ بەشکم شەڵا خوارد لەلایەکۆ بینێری حەزم لە قەرز دوشت نییە ئەواتر بۆ شەوە هاوشتی بۆ هێنای ماڵی ئاوا بێ ماڵی هەر کەسێک ئاوا بێ کە ئاگای لە فەقیر و هەژارە بەڵێ من نامەوێت لەوە زیاتر برینت بکولێنەوە بەڕاستی ئەزانین کە چەند زەحمەتە بە تایبەت بۆ دایکێک کە تۆ هەم مەسەلەن ژنیت بە تەنیای بەبێت هاوسەری باوکیانیە منداڵەکان باوکیان لە دەست داوە و دایکی ئەبینی کە منداڵەکانت لەبەر چاوتەوە گەورە بن و پێویستیەکان و داواکاریەکانیان زیاکە و تۆش ناتوانانی بۆیان بکەی یعنی ئەمەش جارێکی تر بارگرانی لەسەر شانی تۆ دروستەکە بەڵام دوجار تۆ بێت ئاگاد لە تەندروستی خۆت بێ لەبەر منداڵەکانت ئەوان تا گەورەتر بن زیاتر پێویستیان بە تۆیە ئەوەندە بیر نەکەیتەوە ئەوەندە خەفەت نەخۆی بۆی تەندروستیت باش بێ بتوانین بگەڕێتەوە سەر ئیش و کارێک کە معیشەتتان تۆزێ باشتر بێ ئینشاءالله ئێمە لەڕێی بەرنامەکەی خۆمانەوە کاک مەریوانی حاجی جەمال بڕی 1 ملیۆن دیناری بۆ ئێوە کردوتە دیاری فەرموو بە هیوای ئەوەی کە فەرموو بۆ ئەم مانگی ڕەمەزانە بتوانی سوودی لێ وەربگری و کەمێک زەخیرە و پێداویستی مناڵەکانتی پێ دابین بکەیت هەروەها زۆر بەڕێز کاک ڕەنج ئەحمەد کە بەڕێزیان خاوەنی کارگەی کیانان مەوادی خۆراک و مەوادی پاکەرەوەی بۆ ئێوە دابین کردووە بە هیوای ئەوەی کە سوودێکی بۆتان هەبێت خێران بنووسێ خی گەورە زروپات داشتیان باتەوە لەگەڵ بەڕێستانە زۆر سپاس شتێکتان مابێت لە کۆتاییەگە بتانە پێمانی بڵێن بەس ئەو نەکە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس کە لەگەڵتان زۆر بەڕێز زۆر دەستان خۆش بەخالێتان ڕازی بێت سپاس بەڵێ ئازیزان ئەمەی کە بینیمان چیرۆکی ئەم خێزانە چیرۆکی ئەم خاتونە بوو کەسێ منداڵی بێ باوکی هەیە و هیچ معیشەتێکی نییە و لە ئێستادا پێشتر کرێکاری کردووە نانی کردووە بەڵام لە ئێستا تەندروستی باش نییە و ناتوانێت هیچ کارێک بکە و کرێکیە کری سێمانگی لەسەرەوە معیشەتیان لەسەر هیچ شتێکە تەنها ئەوەی کە ئەگەر خێرخوازان بتوانن هاوکاریەکیان بکەن بە هیوای ئەوەی کە بینەرەکانی ئێماوانێک کە ئێستا بەرنامەی ئێمە بینن دەیانوێ خێرت بکەن و گوێبیستی چیرۆکی ئەم خاتونە و ئەم خێزانە بوون ئەم ماڵەتان لەبیر بێ لە کاتی ئەگەر ویستان خێرێک بکەن سوپاسکە تا ئێستا بینەرمان بوون تا سبەی ئێوارە بە بەرنمەیەکی تر بە چیرۆکی خێزانێکی تر لەگەڵتان دەبین من کۆتایی بە بەرگەکەی خۆم دەهێنم بەڵام خەرمان لەگەڵ پەیامنێرەکانمان لەگەڵتان بەردەوام دەبێت کاتێکی خۆش. سڵاوتان لێبێ و کاتتان باش قارەمان جەوهرم بەرنامەی خەرمانتان پێشکەش دەکەم تەوەری ئەم جارەمان لەبارەی شەوانی مانگی ڕەمەزانە لە شاری هەولێر بە تایبەت ئەو شوێن و شەقامە سەرێکیانەی کە تاوەکو درەنگانێکی شەو کراونەتەوە بە تایبەت شەقامی ئیسکان و گەڕەکی تەعجیل کە هەردوو شوێنەکە مێژوویەکی کۆنیان هەیە و لەم بەرنامەیە باز لە کار و کەسابەت و ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان دەکەین. ئێستا لە شەقامی تەعجیلی دیارە
گەڕەکی تعزیلیش بە هەمان شێوەیەکێکە لەو شوێنە دێرینانەی هەولێر کە تایبەتمەندی ئەم شەقامە بەوەیە کە جۆرەها باڵندە جۆرەها خواردنی جیاواز لەم شەقامە دەفرۆشێتن. کاتت باش ئەگە باز لەوە بکەین ماوەی چەند ساڵ دەبی لێرە پەلەوەر و بەشێک لە باڵندەکان دەفرۆشنوە چ جۆرە باڵندەیەک زیاتر خەڵک دەیخوا بە تایبەت لە شەوانی مانگی ڕەمەزان؟ سەرەتا بە خێراتتان دەکەم هون وەک خاوەن خواردنگەی ئیبۆی ئار ئیبراهیم مزەفەر جەبراییل ئەمە لەوەتی بوومە کابرا گوتن کە پیشەی باو باپیران مانامە دەناو ئیشەینە باڵندەکانیش بەو جۆرەوە کە لێرە حازریەکەین کۆترە و گاپەڕە و مراویە و کەڵەبابە و پۆڕە و سوسکەیە و بابەتەکانی دی یعنی هەرچ ناو باڵندە کردبووی لە کرەمە حازر دەبێتن. زیاتر لە چ وەرزشی ساڵ بە نمونە زیاتر زستانە خەڵک دێدەی خوا یاخۆ ئێستا دەبینی ڕەمەزانە ماژی ڕەمەزانە چ کاتێک ئێوە دوکانەکانتان کراوە و خواردنانێک کە خەڵک داوای دەکات چ جۆرێک بۆچی خواردنەکان سەرەتای زستان کە دەست پێ دەکا ئەو خواردنە باوی خۆی هەیە ینی باوە لەناو خەڵکی زستانانیش ئەفەن ڕەمەزانانیش ئێمە پێش بانک سعاتێک پێش بانک خواردنەکانمان بەردەستە و سەفەریە تەلەفۆن دەکەن ینی ئەوەی کە حەزوارە زوو هەیە دێتم پێش بان خواردنەکەی خۆی دەبا لەسەر سفرەی مالی خۆی دەڕازێتەوە. ئاز لەوە بکەین ئێستا دەبین ئەو شەقامە لەگەڵەوەی ئەو گەڕەکەش کۆنە بە هەواشەوە شەقامی تعزیلی شەیەکە خواردە زۆرەکان دەفرۆشن لێرە ئێوە ینی چ جیاوازێکی بەسەردا هاتووە لەگەڵ پێشووتر کە تۆ بیرت بێ لەو کاتێکی ئیشت کردە لێرە؟ من وەچی خۆم لە 1970ەوە کە فام دەکەم ئەو تعزیلەکە لە بۆی مانجی ڕەمەزان یعنی خولیایەکی زۆری هەیە زۆربەی خەڵک لە دەرەوەی وڵات کە خەڵکی هەولێرێنە بێگانە بیچە ئەوەبی دەگەڕێنەوە بۆ ئەو مانگە پیرۆزەی ینی تاجی خولیایەکی قەدیمی خۆی چۆنە چۆن دیتم هەرەوەە وەچی زارانە یعنی دەتوانانی ینی لە شوێنێتر کەسابەت بکە یاخۆتەنها بۆی ئەوەی کە ساڵانێکە لێرە هەردوو لێرە کار دەکەین؟ وەڵڵاهی من کە فێرە ئایرە بوومە ناتوانە شوێنێشکە کار بکەم ناتای بزیێژی داینە سەر لە نوێ دەست پێکەوە ئەوە ئەم منە منداڵنەوەکەیە باومە ئەوە ینی هەموو مایتەوە بۆمانەویشە. ئەگەر باز لەوە بکەین زۆرە و پەلەوەرانە لە شوێ دەست دەکەوێتن گوڵان و ئامادەکردنەکەی چەندی پێویستە؟ ئەو پەلەوەرانە بابەتی خۆی هەیە ینی لە کەمترین کوڵانی 4 ساعتە ینی هەر پەلەوەرەی حازرکە 4 ساعت لەسەری بی تا حازر دەبێت دەیکوڵێتن ئەو پەوەرە 5 ساعتیە پەلەوەرەی 4 ساعتە ینی ئەوە لە 4 ساعت کەمتر نەبوو حازرکردنەکەی. ئامادەکردنەکەی بە نمونە کەسێکە لە ماڵەوە ئامادەیکە هیچ جیاوازیشیە لەگەڵ بەشێک لەو کەسانەی کە تامی خواردانەیە کردیان هەست بە جیاوازی دەکەن؟ بەخوای ئەمە زۆرانی کەسمان فێر کردووە بەس کە لە ماڵەوە حازرەکە دەڵێت تامەکەی وە چتۆ دەرناچێ لۆ دەرناچێ یعنی دەستا و لەگە دەستا فەرقیە کامان لەگە کامان فەرقیە ینی ئەوە ئێمە دەلێ کاکە کووە دەرم وەڵای کاکە سیستەمە کوڵانەکەی ئەو هەیە ئەو هەلیەکەی ئەو هەلیەکە لە ساگرە چور دادنەی ئەو خواردنە دەیگاتێ کە دەی خوا دەنی نازم لۆلۆشی نیوە دەرناچێ تۆ خیبرەی باو باپیران 7 ساڵ 6 ساڵ لەسەری هەبی فەرقیێت لەگەڵ بۆی بە سعاتە چکا خواردنەکەی حازرکەی. ئێوە مشتری یاخۆت ئەوانەی کە دێن دەخۆن هەیە لە شاریت کە بێ لە شوێنیت کە بێتن بە بەردەوامی سەردان پام کاتن؟ لە بەغدا دێن لە بەسرا دێن لە سلێمانی دێن لە دۆک دێن لە زاخۆ دێن مشتری هەیە مشتریم هەیە کە گەڕایتەوە مەقسەد لە ئەمریکای لە ئەڵمانیا کە لە تیار هاتە خوارد نەچتەوە لە وەستە ڕکلامەکانم دیتووە ینی حەز و ئارەزووی زۆرم هەیە بخۆم ئەوجە بڕۆمەوە یعنی بچمەوە ماڵێ ینی هاتە خوار هاتە ئێران یعنی چەندە ئەو ساڵە چەندان شتی وان بینیوە. ئەگە باز لەوە بکەین ئەوانە چ جۆرە باڵندەیەکیان تێدایە؟ ئێستا ئەوە چی پێ دەڵێنەوە؟ ئەوە مراویە مراویە، ئەوە کەڵەبابە، ئەوە فروزە، ئەوە کۆتر و گاپەڕە کە و پۆرشم هەیە ئەوە ئێستا کابرەتە مشارەکە دەرێ لۆ لە یەک مەنزەڵیە پرسیارێکم لۆ لە یەک مەنزەڵیە زۆرە پەلەوەرێ ئەوە بە جودا دەکولێ بەس کە حالەتی وا هەیە لە بۆ عەرزی خۆمان دایدەنێن دوو لەو دادنێن دوو سەیەکی لەوی دادنێن یعنی ئەمە ناتوانین ئەو مەنزەڵی لێ عەرزکەین ئەوز ئەلێرانە سوبەکەی خۆی جوایەزە بەس ئەلێرانە سیستەمەکە وها سیستەمی خۆی وها دادێن. ئێستا بە نمونە ئەوانە لە شێ بۆتان دێتن لە شێ دەستان دەکەوێت؟
مەقصد لەو کەلەکە و قوشتەپە و کۆت لە مووس لێدە زازل ئەوە زازل و گاپەر و زازلن چیوینەوان هەموو ینی بابەتی خۆمان نێ بڵێ وەڵا معمەر بۆ شتانە ئەو شتانە نییە ئەمە لە عزیزی منێ حیاتەکەم. لە شەقامی تعجیلی لە هەولێر شەوان هەموو کاتێک دەیەکوانە بۆ خواردنی کۆتر و بەشێک لەو پەلەوەرانێک کە لێرە سەر دەبڕێت. بەڵێ بەخێر بێن تامان ئەمن هەموو شەوەک ناتانم ناوەڵە بەس ئەمە کاتی خۆی منداڵی ئەو تعجیلەیمە ئەمن لە 6 ساڵانەوە ماڵمان لێرکانە بوو ئەو کوردۆ ساحیبی ئێرکانە چۆشکەی دەفرۆشت ئەمە ئەو کاتی هەتا پاشێ دەماینەوە سنیانێمان دەکرد چۆشکە و ئەو شتانشمان بەردەوام ئەو کاتی چۆشکە زیاد مەرغ وەکو ئێستا کۆتر و شتانە نەبوو بەس چۆشکە ئەو کاتی ئێستاش بەردەوامە من جارێک ئەوە سەردانیێرە دەکەم بە شەو دێن چۆشکەی دەخۆنی سەردانی گەڕەچکەونی خۆمان دەکەین. ئەگە باز لەو کاتی پێن ئێستا نرخی بەسەند وازەمە کات دینار و دراوەکان جیاوازی هەبوو. بەڵێ ئەمە ئەو کات چۆشکە بە دەفرسی بوو وەختی 5 فرسی و دەفرسی هەبوو چۆشکە بە دەفرسی بوو سەرکە چۆشکە هەبوو 5 بە 5 فرسی بوو سەرکەکەی ئەماسەر بەس زەری چۆشکەی 5 بە 5 فرسی چۆشکەش بە دەفرسی بوو ئەو کاتی ئەوە دوکانش توانێ بوو زیاتر لەسەر سەبەتی دەیان فرۆشت سەبەتیان لەسەر سەری بوو دەیان گەڕان چۆشکەی کوڵای چۆشکەی کوڵای ما خوارد. بەڵێ ئێستا تعجیل دەبین ئەو شەقامە هەروە خۆی ماوەت ینی مڵکەشی هەولێر و ئەوانەی کە لێرە دانیشتونە ینی تاچەند ئەو تاموو چێژەی ماوە وەکو پێشووتر کردێن یاخۆت ئەو هاوڕێیانەی کە لەگەڵت بوو بە هەمان شێوە بە بەردەوام بێکەوە دێن لێرە نەخێر ئەو کاتی هەمومان خەڵکی ئەو تعجیلەی بوون زیاتر لێرکانە دادەنیشتین تا پاشی وێ یعنی هەمووی برادر بوو هەمووی خزمشتوا بوو لێرکانە غڕدەبووینەوە ئێستا ئەمە دێنە تعجیلەی احتمالە ئێستا لەگە مامۆستای هەتا ئەو سەری پیاسەکەمان کرد دوو کەسمان نەناس بەڕاستی تەنها ئەوانەی ئەحمەد هەیە لە خوارە دوکانی چۆشکەی هەیە خزمی کا کوردوێ با بڵێ لەوێ دیتمان یونس هەیە لەوێندەرانی دوکانی چۆشکەیە ئەوانەمان چەند کەسیشمان ناسی ئەگەنا خەڵکی تعجیلی کۆن ئێستا کەس لێرەکانە نەمایە تاک ماڵەکان ماون تاک ئەوە کاتکە هەمووی چۆر کرایە یعنی کە دەهاتین ئەمە هەموو هەتا پاشوێ دادەنیشتین سنیانە ئەمە دەکرد و خەڵکی چۆشکە و فاتەڕەش و مەمکۆ و شتانە هەبوو دادەنیشت نەمان خوارد هەموو یەکتری و خزم بووین ئێستاکە ناوە لە ئێستاکە ماشەڵڵا دێنێرکانە کەسی نەناس مامەچی یادگاریەکت لە بیر ماوە ینی ئەو کات تاوەکو ئێستا کە بێرەدا گوزەر بکەی بڕۆی ینی هەمان بیرکردنەوە تێ بۆ ئەو کات ئەمە بەڕەحمەت بی ئەمە فەریقی سکەمان هەبوو لە تعزیلی بەناو بانگ و فەریقی زۆر چاکمان و مەقەرمان دوسێ دوکان ئەولاتر مەقەر فەریقی مەبوو بەڕەحمەت بی مام کاکل ئەویش دوکانی چۆشکەی هەبوو چۆشکە و هێلکە و بیپسی شتوای دەفرۆشت ئەوجا ئەمە زۆر جار گەمان دەکە گەمان هەبایە لەوێن دەرێ ڕئیس فەریق وانەمان دەیان گوت ئەگە برتانەوە داوەتان دەکەین دەهاتین ئەلێرکانە ئەو ڕۆژەی چۆشکە باە یان لەفەی هێلکە باە لەگە بیپسی داوت ئێستا بێ ڕۆیشتن تەمەشام کرد چاوم جێرا مەقەڕەکەمان دوکانەکە نەمایە بووتە گۆڕانکاری بەسەداتی ئەو سەر دوکانە هەمووی یعنی حتا ئەو سەری هەمووی یادگاری بوو هەمووی بەڕاستی هەر مەترێک دەڕۆی یادگارێک بوو لە بۆ ما یعنی ئێستا تەمەشام کە ئەو سەری چوونیە خەریک بوو چاوم پرفرمێزی مانجی ڕەمەزانە ماوە هەمان ئەو تاوو چێژەی هەیە کە پێشووتریش دەخوارد نا ئەمە ئەوی شەوێش لێرکوان باسم گوتم عفو بوورە ئەو تاموت چێژەی جارن لە چۆشکەی دەمان ئێستا ناکەین نازانم نە تامەکەی نەما یان ئەمە تامی لێ ناکەین ئەو کاتی زۆر خۆش بوو یان کەم بوو نەبوو بخۆین مەسەن ئێستا کردتام دە چۆشکەی خۆم ئەو کاتی احتمالە پارێ چۆشکە بنەبوو خەڵکوا بوو ئەو زەنازانم یان کەم بوو زۆر خۆش بوو یان ئێستا کە تامی لێ ناکەین دەستەکان زۆر سپاس.
کاتت باش ئەگەر لەمەوە باسکەی لە ساڵی چەندەوە لێرە کەسابەت دەکەی دوکانت هەیە و بەتایبەت باز لە بازاری تعجیلی پێشەخامی تعجیل کە مێژوێکی بۆنی هەیە وەڵام من لە هەشتاوەشتەوە لێرەمە بەس لەنەوە توێکەوەی شێ دەکەم وەکو عیلێنش باب لێرە بووین باز لەوە بکەین سەدەبی خەڵک لە شارەکانی تر دێ لێرە نادەخۆن لە هەموو شوێنێک دێن لە هەموو شوێن لە دۆک دێن لە سلێمانی دێن لە کەرکووک دێن لە بەغدا دێن ئەنوە عشکال مشتریات دێن ئەگە باسیۆم لۆکەی تایبەتمەندی ئەو شەخامە یاخود بازاری تعجیل جیاوازی چی هەیە لەگە شوێنەکانی تر گەڕەشی تعجیل لە ئەساسەوە لە ساڵی هەفتایەکان ژەروا بووە بە بۆنەی سنیانە شتووە ئەو یاریەی کە جەماعەتی کەرکووک و هەولێر و یەکدریان داوت دەکرد ئەوە لە ئەساسەوە هەبووە ینی ئەمە منداڵ بووینە شتانە هەرەبووە باز لۆ بکەین خەڵک زیاتر لە شەوانی ڕەمەزان دێچی دەخوات لە سەعات چەندەوە ئێوە دوکانەکانتان دەکەنەوە ئەمە لە سعات دووە ئەشیا حازر دەکەین هەتاکو سێ شەو هەموو شتێکی ڕەوازی هەیە خاستن کۆت و ئەو شتانە و بابەتانە هەردستانان بە عامیانەوە ڕەوازی باشە کۆترە و پۆڕە و سوسکەیە و هەوێردەیە و مراویە و فڕوزی کوردیە و جیاوازیشی بەسەردا هاتێ بە نمونە لە تەمەنی خۆتکەوە بیرت بێتن ینی هەمان ئەو باڵندە و ئەو پەلەوەرانە لێرە دەفرۆشێن هەمان ئەوانە یاخود بۆ ڕاکاری بەسەردا هاتوو بەهۆی خواستی خەڵکەوە بەڵێ کاتی خۆی خەڵک بەس بە ڕەشۆڵە لە بەمەنزە لە سەسەریان لە بازارەکان دەیان فرۆشت ئەمن یەکەم کەسم لە تعزیری کە دوکانمدانایە ئەو نوع عاشتانەم فرۆشتە کۆتروشتوان فرۆشتە بیدایەتە ڕەشۆڵەمان دەفرۆشت دوایە ڕەشۆڵە کەم و کۆترماینە سەبر ئیدی پەرەمان پێدایە ینی هەموو ئەشیاکانمان هەیە کاتی خۆی بەچەند بوو نرخەکانیان بە نمونە ڕەشۆڵە وەڵی ئەو کاتی ساڵی نۆتەکان بڕک گرانی بوو گۆشتشتووا گرام و ینی ڕەشۆڵە دانەی بە 5 دیناری بوو کۆتر بە 25 دیناری بوو پۆڕ و کەوشتووا بە 50 دیناری بوو ئەو سەردەمی نۆتەکان گرانی بوو دیگە باسیۆم لۆکەی بە تەمەنی خۆت کە لێرەی ینی چه هەستەکەت هەیە تاوەکو ئێستاش بەردەوامی لەسەر ئەو کارێک وڵا هەستیە وەرد کاسبێ ئیسان هەتا دەمری دەبی کاسبەکەی بکە بەردەوامیش دەبین نەوەشمان هەیە و لەخوای بە زیادیەوە ئەوانیش لێرەنەوە شێ دەکەن هەمویان ئەو جێگە باز لەوە بکەین ماجی ڕەمەزان جیاوازیشی هەیە بۆ ئێوەکو کاسبکار لە تعزیل بەڵێ لەبەرەوەی مەطعەمەکان بەعام خەپاتن خەڵکەکەش هەموو زۆر ڕووی تعزیل دەکە هەر لە بیدایەتەوە چکە تعزیل هەروە بووە هەر منتیقەی شعبیە خواردنەکان شعبینە و دیاریشن بە 50 دەست دەژمێردن مەطعەمەکان ئەوها زۆریش نینە بۆ دەرەزێت بەخێر دێن سەرچاوە شەوانی کار و کەسابەت لە شەقامی ئیسکان چۆن بەڕێ دەکەی والله احتیاجی وچۆ ڕۆژانە لە خۆمان پاشی بێن ئەم پێشی مەغریبی هەیەمان و پاش مەغریب بزانین بەس پاش شای ئەم بەخۆم دێ ئیش دەکەین لێکوانە حتا وەکو دەوری سعات 3 ئیش دەکەیت ماوەی چەند ساڵ دەبێشی کوبە دەکەی کوبە دەبێت والله من تقریبا خۆی لە سیەکی دەداتن بەس لێکوانە 17 ساڵ دەبی ئەلێرە 17 ساڵ دەبی لە ئیسکارم تقریبا تایبەتمەندی ئەو کوبانە سێسە بە نمونە هات زۆرە جیاوازیان چی دروست دەکەن ئەوەیان کوبەی ساوارە ئەویان کوبەی ساوارە برین ساوار و ئاردا گۆش کشمش پیاز ئەوانی تێدایە ئەوەیان برینجە ئەوەشیان بۆڕەکە برن ئەوە لێکوانە لە هەمێ لەمێژە لە هەولێرە ئەوە مەشهورە زیاتر لە هەولێرە ئەگەر باسی شەقامی ئیسکارە لۆکەی ئەو شەقامەی کە بە بەردەوامی خەڵک هاتوچۆی تێدا دەکات زۆرها خواردنی تێدا ئانی بۆ خەڵک لە شوێنی کە بێت ئێرە طبعا ئێرکوانە برن شەقامە چێ 24 ساعات هەیە حساب بکە نانوی ئەو شەقامە 24 ساعات هەیە برن خەرچی بیانی و ئەوە طبعا زۆر دێتن لە برێن مەسایفی عرب و برێن ئازنەبی و شتوالە زۆر دەبێن ئەو منتخانە لۆ ناخواردنی دۆن لۆست پیاسەی دێن مەسەلەن ئێرکوانە کافتریا و بەنسبەت کافتریا و ئەوانەی زۆر لێ زیاتر خواردنە لەو زیاتر ئەو سەری باسی نرخەکان بکەین ینی دەگوترێ لێرە نرخی شەرزانەوە بەراورد بە شوێنی طبعا نرخەکان هەرزانە لێکوانە ئێستا وەکوبە بە 1000 نیاریە لە جێیت کە بە 1000 نیاری نییە مەسەلە
لێکوانە گەزەکە مەزەنە 1500 دیارە لە جێ عێراقیەکان خواردنیان زۆر گرانترە تەبعاً مەتعەمە گەورەکان زیاتریان خواردنیان گرانترە ئێرە خواردنی زۆر هەرزانە بالفعل خواردنەکەشی تا ڕادەیەکی زۆر باشە شعبیە زیاتر جیاوازێکی هەیە سەبە نمونە دەرە کوبەی وسڵاوی هەیە کوبەی هەولێری هەیە یا سلێمانی یا شارەکانی تر بەخۆی موسڵاوی هەیە و زیاتر هەولێر موسلی هەیەی بەس ئی موسلی جوایزە لەگەمە ئیمە برن ساوار و ئەوەیە ئیوان لەگە گۆشت و لەگەر پیرخەنی و ئەوەی دەشێنن برێن بروشە زیاتر دەشێنن بە ئاوی دەبرژێنن دەکورێنن دوای سۆر دەکەن بەس ئیمە باشەر لۆ ڕوونەیە تقریبا ئمە جوازە زیاتر ئەوە دەرێمی هەولێرەیە زیاتر ئەو نەعال هەولێری هەیە شایتی بەسکەم کەرکوت شایتی بەسکەم زیاتر چلە و کوبانە دەکەستا گۆشتی تێدەکە گۆشتە و کشمیشە و پیازە و تەماتەیە سەلامەت بیاڕ بەخێر بێ ساڵ کەرایەتی کەناڵەکەتان دەکەین مای تورکمان وەکو ساڵانەی خۆی لە مانجی ڕەمەزان پەڵەوانتی سینسینیانی دەکاتەوە بە بەشداری گشت تیپەکانی ناو هەولێر چکۆم تایبەت دەکەینەوە هەولێر بەڵام هەفتانە بە تیپی جوراوجور لە درۆی هەولێر دێ بەشدار دەبێت ئەم ساڵە بە خۆشبەختانە بە سەرپەرشتی ژوانە چویارێزانێکی کۆنی هەولێر کە عەبدولباری شێرزاد 32 تیپ بەشداری کردیە لێرە هێشتا زیاترش بۆ بەڵام کاتەکەمان بۆ حکومی کەمە نەماتان لە 32 تیپ زیاتر نایبنووسین تیپەکان لێرە جۆرن یعنی تەنها تورکمان نینە ئێمە ئامانجیمەیە نییە بەس تورکمان نەیە بالعکس کورد و تورکمان پێکەوە بن لە یاری پێکەوە بن سیاست پێکەوە بن هەموو جێ پێکەوە بن ئەو یاریەش وە تێکەڵبوونەی باشە لۆ گەنجان بە تایبەت خۆزان وڵات بە گەنج سەرکەوت دەبیتن پێشکەوتڕات ئەو گەنجانش هەموو جۆرا زۆر گەنجی لە پیشەیە گەنجی هەیە مدیرە لە دایرەی گەنجەک هەیە مامۆستایە ئەوانە دێن وەختێکی خۆی بەسەر دەبم لێرە بەرنامەی خەرمانم پێشکەشکردن کە تایبەت بوو بە شەوانی مانجی ڕەمەزان لە شاری هەولێر بە تایبەت لە گەڕەکی تەعجیل و شەقامی ئیسکان